مرحبا تماشاوان هێجا هون بخێر هاتن میتانی تیوی بەرنامەکی نوح ئەم بوەرانە ئەم فال ji bîr nakin em fal gelek mühim ji dîroka Kurdistanê de ji bo wî jî kek Xelît Bimereyî, kek Zekeriya, kek Hakîm û hevalek dî jî Bimereye ma navê bîre kek Ehmed Mecîd jî Bimereyî. Ez bawerim ew kek Xelît jî têkeliya me bi dawiyê programê de. Hevalê hêja em demek dû dirêj em dixwazin ji her perçê Kurdistanê têkilî deynin û ev televizyonekî Kurdistaniyê ji bo hemî devere û çar perçê Kurdistanê û diasporê. Ji bo wî jî em dixwazin li her deverî mîvanê me hebin hûn her deverî gelê Kurd bibînin çi xeba dikin, çi astengiyê wan heye, çi problem heye. Hûn mesela em falê hûn bi xwe gelek baz zanin 185 bê 2000 însanê me şehîd bû lûra li em falê. Wata dijmin Kurd qetil dike, jenosayd dike, nanêre li Başûrê, li Bakurê, Kobanî, Efrîn, Helepçe, Dêrsim, Zîlan, Qoşkirî ji bo wan ferq nake. Eryayê Kurdistan ciyê Kurd lê hebe dixwazin dinê li wan bikin zîndan. Înika em ji bo wî jî her çar perçê Kurdistanê gere bibin yek me di mesela netewî de gere bibin yek herkes fikrê wî remanê wî bira hebe bira fikrê xwe remanê xwe pêş de bixwin ser sera serçava. Ama tiştek heyî ki di mesela netewî de di mesela jenosayê de di mesela azadiya Kurdistan de gerek herkes wek hevdî bifikire qenebe kê masî li medyaya Tirka, li Partiyê Tirka, li Ereba Îraniyan mêze bikin. Çawakî mesela Kurd dibe giş dibin yek, Kurd jî gerekî di mesela netewiya Kurdistanê de bibe yek. Kek Zekeriya em dest îro em dest bi te bikin, tu jî em bi hev re programê çê dikin kerem ki hem ser em falê aydiya bidime me ronahî bike û hem jî tikane pirsê xwe jî ji hevala bipirsê kerem ki. زۆر سپاس زۆر بە خێراتی میوانەکانەکەم کاک ئەحمەد مەجید لە کەلارەوە و کاک خالیت ئاسنگەر لە بریتانیاوە دکتۆر حەکیم لە دەربەنی خان و پێشمان خۆش بوو کاک لەتیف فاتح لە چەمچەماڵ بەشدار بێ وەکو نووسەرێک لەسەر ئەنفال بەڵام بەداخۆ نەیتوانی. بەڵێ من پرسێگەرەکە لەوە ئەکەم کە سەرتاو کاک ئەحمەد مەجید کە یەکێکە لە ئەوانەی کە بنەماڵەکەی ئەنفال بووە و شاڵاوی ئەنفال چۆن دەستی پێکرد، سەرەتا چۆن بوو و چۆنیەتی باس و خواستمان لەسەرەوە بکات دواترینە سەرەوەی جینۆساید لەو ڕوانگەیەوە چۆن ناسرێ. بەداخەوە ئەمڕۆ من سەرماشم بووە لە ببوورە نەگەر هەنێ حاڵەت کۆکینە یاک شتێکم بۆ هات. کاک ئەحمەد سپاس بۆ هاتنی بەرنامەکە بۆ تەلەڤیزۆنی میتی تیڤی لە وڵاتی کەنەدا و بینەران ئێستا سەیری جەنابت دەکەن و وەکو قوربانیەکی ئەنفال باس و خواستێک هەبێ پێشمان خۆشە سەرەتا خۆت بناسێنی و باسی ڕەوشی ئەنفالمان بۆ بکەی. سپاس دەکەین. زۆر سپاس دەستخۆشیتان نێکەم بۆ ئەم بەرنامەیە. بێگومان چەند هەوڵ بدرێت کەناڵەکان چ کەناڵی سۆشیال میدیا چی نووسراوەکان بۆی خزمەت بە دۆسیەی جینۆساید و کۆمەڵکوژی کورد بکە جێگای دەستخۆشیە بەڕاستی بۆ ئێوە کە توانیتانە ئەم ناوە بنێن.
من ناوم ئەحمەد مەجیدە کە ناسراوم بە هاوڕێ ئەحمەد دە خوشک و برا و برازام ئەنفال کراوە و لە خانەوادەکەشم سەرجەم کە سوکارم نزیکەی 102 ئامۆزا و پورزا و کە سوکارم هەموو ئەوانە بەر پەلامەری دڕندانەی بەعس بە ناوی ئەنفالەوە کەوتو تا ئێستەش بێستەر و شوێنن بەو شێوەیە وخواشم چ لە بواری جنۆساید و چ لە بواری کە ساڵانی پێش من پێشمەرگە بووم لە ڕێزەکانی حزب شوێعی عێراق و کوردستان و ئێستش ساڵانێکە لە هەمان حزب ئێستم لەسەر ئاستی قیادەیەوە حزبێم و لە دوای ڕوخانی بەعسیشەوە بەڕاستی لە بواری جینۆساید ئیشەکەم لەبەرەوەی پێم وایەوە خاڵێکی گرنگە کە خزمەتی زیاتر بە قەزەی جینۆسایدی گەلی کورد بکرێت. ئەگەر مەوزوعەکە لەوە دەست پێ بکەین کە مەوزوعی پەلاماری ئەنفال یاخودەوە چۆن دەستی پێ کرد بەڕاستی دیارە ڕژەمەیەک لە دوایەکانی بەعس ئەگەر بەراوردێکەوە قەزێ بکەین هەمیشە هەوڵی سڕینەوەی زمان سڕینەوەی مێژوو تەنانەت گەیشتەوەی کە سڕینەوەی نیشتیمانیشە بێ بە ناوی کوردستانەوە کە هەمیشە هەوڵیان داواوە بکەنە ئامانجێک ئامرازێک بۆی کە بتوانن استراتیجی خۆیان ئەو ڕێگایە کاری لەسەر بکەن کە قەزەی کورد بسڕنەوە لەسەر خاک و نیشتیمانەکەی خۆی وەمە بە عەمەلیش چ لە تورکیا چ لە ئێران و چ لە عێراقش ڕووی داوە بەڵام ئەوەی عێراق بووە کردارێک کە بەڕاستی 182,000 مرۆڤ دەژن مناڵ و پیر و پەککەوتەتەیە ببێتە قوربانی و زندە بە چاڵ بکرێت کە بەداخەوە تا ئێستش کەمترین ڕووفات لەوانە دۆزراونەتەوە هێنراونەتەوە. ئەنفال بۆ خۆی وەک خۆی دیارە لەوە دەست پێ کردوای ئەوەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازیگەلی کورد لە باشووری کوردستان شۆڕشی چەکداری دەست پێ کرد و ئەمەش ئێمە ناڵێن طبعا هەمیشە لە شۆڕشی چەکداریە سلبیات و ئیجابیات چەیە بەڵام ئەمە بەیانوویەکە یعنی بەڕاستی بۆی دەسەڵاتی بەعس و دیکتاتۆری بەعس گرتیە بەر بەوەی کە هەوڵ بدا کە ناوچە کوردنشینەکان هەموو ئەنفال بکە ینی کۆمەڵ کوش بکە و بەراورد بەوەش لە ساڵی 75ەوە کوردە فەیلەکانی لە سنووری ئێران لە منطقەی مەندەلی و ئەو سنوورانە بەرەو خواروی عێراق گواستەوە و لە ساڵی 83 بەرزانیەکانی لە قوشتەپەگرد و دیسان 5,000 زەلام و پیاوی ئەو خەڵکانەی بردو زنوەت چاڵی کرد و لە ساڵی 87 ئەو بڕیارە دەرچوو بۆ هەموو ناوچەکانی کوردستان ئەو بڕیارش لەلایەن تاوانبار عەلی حەسەن مەجیدەوە درا بە سەرپەرشتی سەدام دیارە بڕیارەکەوا بوو کە بە 8 قۆناغ بە 8 قۆناغی پرۆسەی مەدناوی ئەنفال ئەو تاوانە ئەنجام درا دیارە سەرەتا لە منطقەی سەرگەڵ و بەرگەڵووە دەستی پێ کرد و دواتر ینی ئەنفالی یەک لەوێ بوو و ئەنفالی دوو منطقەی قەرەداخ و سەنگا و ئەو ناوچانەی گرتەوە و ئەنفالی سێ ئێمە لە گەرمیان گرتەوە و ئەنفالی چوار منطقەی شوان و بەرەو دوهۆکوانە تا کۆتایەکەی لە مانگینۆ لە سنووری دوهۆک کۆتایی بە ئەو پرۆسەیە هێندا کە ناوێنە بۆکو خۆیان ئەڵێن خاتیمەتل ئەنفال ئەمە بۆ خۆی خوێندنەوەی زۆر هەڵەگرێ بەڕاستی بۆی کە ئەنفال بۆ ڕوویدا یعنی قەزیەکە بەس تەنیا بوونی پێشمەرگە یان کۆمەڵی قەزیە نەبووە بەڵکو ئەمە ئەم ڕژێمانە هەمیشە هەوڵیان داوە قەزەی کورد لە ناو بەرن و شتێک نەمێنێ بۆ ناوەی ئەوەی کە بە کورد هەبێ لە هینێکی لە بەڵگەیەکی عەلی حەسەن مەجید ئەڵێ لە ساڵی 87 ئەڵێ ئەبێ لە سنووری پارێزگای کەرکووک 300,000 کورد بکوژین بۆی ئەمە متساوی بێ لەگەڵ عەرەب یعنی 300,000 کورد لەو ناوچەیە نەبێ بۆی لەگەڵ عەرەبە نزیک ژمارەی عەرەب نزیک بێتەوە لە ژمارەی کورد لەو ناوچانە ئەمە بۆ خۆی بڕیاری قڕکردن و لە ناوبردننی گەلی کوردەوە داگیرکردنی خاکەکەیەتی و تا ئێستش ئەوە بەردەوامە بەڕاستی ئەو بەردەوامە ئەو تاوانە و ئەو پرۆسەیە کە ئێستا بینی لە کەرکووک و دووس خورمات و خانەقین و تا شەنگار و ئەو ناوچانەش بەردەوامە لەو پرۆسەی داگیرکاریە بۆیە بەڕاستی ئەگەر وەک خوێندنەوە بۆ ئەنفال و بۆ تاوانەکە ماشای بکەی ڕژێمی بەعس هەمیشە بۆ ڕێگایە کاری لەسەر لە ناوبردن و قڕکردنەوەی گەلی کورد کردووە
کاڵێکی تر لێرە بێ ئێمە قسەی لەسەر بکەین ئێمەوە حکوومەت یاریێمی کوردستان بۆ تقریبا 31 ساڵ ئەچێ حکوومەتە و ڕژێمی بەعسیش تقریبا بۆ 19 ساڵە چێشتێکی وات قڕوخاوە ئەگەر بەراوردێکی ئەم قەزەیە بکەین لەسەر تاوانی ئەنفال و ئەو دەسەڵاتێش کە دوای ڕوخانی ڕژێمی بەعس کە کورد بە تایبەتی لەم کارکتەری سەرەکی چ لە عێراق چ لە کوردستانیش هەیە بەداخەوە ئەنفال نەتوانرا وەک پێناسە بکرێ نەتوانرا سوودی قەزەی نێودەوڵەتی لێوەربگیرێ و نەتوانرا ڕووفاتەکان بهێنرێتەوە و نەتوانرا کە سوکاری ئەنفالکراوەکان دڵنەوایی بکرێنەوە کە زۆربەیان لە ڕووی دەرونیەوە ڕووخاون و نەتوانرا ئەم قەزەی ئەنفال بکرێتە قەزەیە کە ڕای ئامی نێودەوڵەتی و ئەوانەی بۆ ڕابگەێنرێ کە ئێمە گەلی کورد جینۆساید کرابوون و لە هەمووشی خراوتر دەسەڵاتی هەرێمی کوردستان هات ئەو تۆمەتبارانەی کە دادگای باڵای عێراق لە ساڵی 2005 پێم وایە هینێکی پێکهێنا دادگایەکی تایبەت کە ناسرا بە دادگای باڵای تاوانەکانی عێراق و ئەو دۆسیانەی تیا کرایەوە دۆسی ئەنفال هەڵەبجە و بەرزانیەکان و ئەوانەی جنوب و هەموو ئەم دۆسیانە بە تایبەتی کورد نەیتوانی سوود لەو دۆسیانە وەربگرێەوە لەوێت بڕیاری گرتن بۆ 423 تۆمەتبار دەرچوو و لەو 423 تۆمەتبارە 258یان جاشی کورد و خیان خاینی لای خۆمان هەبوون بەداخەوە هەموو ئەوانەی کە بڕیاری گرتنیان بۆ دەرچوو کە یەکێک لەوانە لەژێر دەسەڵاتی کووردا بوو کە بۆی بەهێزکردنی کەیسەکە بۆی ئەم تۆمەتبارانە تەسلیم بە دادگا بکە تاوەکو حکوومەتی عێراقیش ناچار بکە ملزەم بکە بەوەی کە ئەوش ئەو تۆمەتبارانە ئەو سەرکردەی فەیلق لەناو ئەوانە هەبوو کە حوسێن ڕەشید تکریتی کە تا ئێستا لە زندانە و نزار خەزرەجی کە تاوانباری سەرەکیش بوو ئەوش لە ماوەی مرد لە بەندین خانەکان و سەدام و عەلی حەسەن مەجیدی کە نەماوە خۆزگا بمایە لە کەیسەکانی ئەنفال تا تەواو لە نیوەی کەیسەکان لە سێدارە دران هیچ کام لەمانە نەتوانرا ئەنجام بدرێ بەڵکو بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان ئەو جاش و مستەشار و تۆمەتبارانەی کە دەستیان لە تاوانی ئەنفال هەبووە ئێستا بە پێچەوانەوە پاداش دەکرێن پلەی تەقاویتیان پێدراوە پلەی وەزیفیان پێدراوە و لە هەمان کات پلەی عەسکەری و سەربازیشیان پێدراوە و بەشێک ئەتوانم بڵێم بەشێکی سەرەکین ئێستا لە دەسەڵاتی هەرێمی کوردستان و کە سوکاری قوربانیانیش بەداخەوە یەکێک لەوانە ئەوە دایکی منە لەو دیوە لەسەر جێگا کەوتووە کە هەموو هەفتەیە بێت دوو بتڵ خوێن بکەیتە گیانی تا ئێستش چاوەڕوانی گەڕانەوەی کە سوکارەکەیت ئەمە ئەگەر تۆ بەراوردێکی ئەم قەزەیە بکەیوە ڕاستی ئەنفال وەکوتم ڕوبەڕووی نەتەوەیە کراوە بۆ لە ناوبردنی نەتەوەیە کرا بەڵام بەداخەوە ئێستا دەسەڵاتی هەرێمی کوردستان خۆی درێژە پێدەری ئەنفالە تا ئەم دەقەیە درێژە پێدەری ئەنفالە لە ڕووی دەرونیەوە لە ڕووی سایکەلۆجیەوە تۆ بینی جاشێک ئەمڕۆ دەسەڵاتدارە و جاشەی کە دوێنێ تاوانی جینۆسایدی ئەنجامدا کە سوکارەکەی ئێمەی هەموو ڕاپێکی بەندیرخانەکانی بەعس و بەرەو خواروی عێراق و لەوێ بەرەو گۆڕە بە کۆمەڵەکان کرا ئێستا دەسەڵات لای ئەوە ئێستا بڕیاردەری ئەم وڵاتەن و من خۆم بۆ چەندین جار لەگەڵ کاتی خۆی لەگەڵ مام جەلال و لەگەڵ کا مەسعود لەگەڵ کاک نەچیر لەگەڵ سەرۆکەکانی پەرلەمان زۆر جا ئێمە کەسوکۆک و کەسوکاری ئەنفال کراوە لەگەڵیان دانیشتونی قسەمان کردووە و داوامان کردووە هیچمان ناوێت تەنیا بڕیارەکانی دادگای باڵای تاوانەکانی عێراق جێبەجێ بکەن بەداخەوە تا ئێستا ئەوان ئیش لەسەر ئەوە کە نەکدا بڕیارەکان جێبەجێ بکەن بەڵکو ڕەفزی بڕیارەکانیش بکەن یعنی ئەمە بۆ خۆی بەڕاستی هەم دڵساردیە هەم غەمێکی گەورەیە چ لە ڕووی دەرونی چ لە ڕووی هەموو بەشەکانەوە کە بۆ کەسوکاری قوربانیان بەڵێ بینە سەر قسەکانی تر بەڕاستی خۆی لە 4 کە ڕۆژی ئەنفالە و بێنە سەری دوایی ئایا بەرنامە چۆنە بۆەوە ئێمە بەداخەوە وەکو جەنابەت قسەی زۆر جوانە کرد ئەگەر دادگای هەر لە ڕێی کورد و پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێم لەسەر ئەو بڕیارانەی
دادگا بچوویایە بەس بە تاکید ئەوانە کە لە خەڵکیان ئەنفال کرد و خەڵکیان جینۆساید کرد بۆ شێوەیە ئەسە لە کوردستانە نەدەگەڕان و نەدەبوونە مەسوول. قسە بۆ کاخالیت دوایی دێمەسەر دکتۆر حەکیم. کاک خالیت جەنابەت بەخێر بێ بۆ بەرنامەکەمان و لە ئینگلیزە بڵێن لە بریتانیا ئێوە وەکو کوردان و تاراوگەی ئەوێ وەکو کەسێک کە لەو بوارەی جینۆسایدا کارت کردووە قسە و باسێک لەسەر ئەنفال بکەین. ئەنفال ینی بۆچی گەلی کورد کە 180,000 ئینسان بێسەر و شوێن بکەن ئەنفال بکرێن قەزیەی کوردی ئاوا زۆر بە لاوازانە سەیریەکە و پێم خۆشە جەنابی شتڕونکردنەوەیەک لەسەر کە بکەی هەر ئەنفال بڵێن لە گەرمیان و چەمچەماڵوانە نەکرا. کاک ئەحمەد ئاماژەی پێکرد کە لە شوێنەکانی کرەوە ئەنفال دەسی پێکرد تاکو هەڵەبجە هاتووە لەوەشەوە تاکو منتیقەی بەرزان چوو و قەڵاتزێ و ڕانی و شوێنەکانی تریشی کردەوە. جەنابیش داماژەیە پێ بکەی زۆر سپاس دەکەم. ئێوارەتان باش شەوکاتتان باش بەڕێزان. سەرەتا سپاس بۆ ئەو تەلەڤیزیۆنە بەڕێزە و ڕێز و حورمەتم هەیە بۆ بینەرانی و ڕێز و حورمەتم هەیە بۆ هاوڕێکانم کە لەگەڵم بەشدارن. سەرەتا ڕێگام دەن با سەر ڕێز و نەوازش بۆ قوربانیان و شەهیدانی هەموو جینۆسایدکراوانی کوردستان دابنێنین هەر لە دیاربەکر و دەرسیم ڕاهەتاک و فەیلەکان و هەتا هەڵەبجە و گەرمیان و هەموو شوێنەکانی تری لە ڕۆژئاوا ئەفرین و شوێنەکانی تر. بەڕاستی پێم چاکە سەرەتا چەند دەستەواژەیەک ڕاست بکەمەوە. ئەویش ئەوەیە جینۆساید یعنی قەرکردن یعنی کۆمەڵ کوژی کۆمەڵێک بە بەرنامە بە پلان. دژمنانی کورد داگیرکەرانی کوردستان لە هەموو پارچەکان بەبێ جیاوازی لە هەر فرسەتێک هەلیان بۆ هەڵکەوت بێ جینۆسایدی خەڵکەکەی ئێمان کردووە بیانویان بۆ دۆزیوەتەوە بۆ ئەوەی شەرعێت بە جینۆسایدی کوردان دەن. ئەو یادە تاڵێک کە لە پێشمانە بڵێن چواردەی مانگیان داناوە کە بە هەشت قۆناغ کە پێی کە سەدام حوسێن و ڕژێمەکەی کە نەک هەر ڕژێمی سەدام ڕژێمی ئێرانیش تورکیاش سووریاش دایم پەنام بۆ زۆر جار پەنام بۆ دین بردووە بۆ ئەوەی بەکاری بێنن بۆ ئەوەی کورد بەغەیرە دین شەریعەت دەن بەخۆیان کە ئەنفالیکەن یان سەر و ماڵی داگیرکەن. بۆ خۆی سوورەتی ئەنفال لە قورئانی پیرۆز سوورەتی هەشتەمە لە کاتێک هاتە خوارێ کە شەڕی بەدر بوو ئەوانەی کە بەشداری شەڕەکان کرد بوو زۆریان بۆ تاڵان و پاتاڵ و بۆ ئۆشتان هەر کەسە بۆ خۆی پەلامارشتی دەدا. ئەو ئاەتە دابەزی بۆ موسڵمانان کە پێیان بڵێ کاکە ئەنفال بۆ تاڵان و پاڵان و شتیوانیە بۆ ئەوەیە کە ئەم شتانە کۆ بکرێنەوە بخرێنە بودجەی دەوڵەتەوە و دەوڵەت بە عەدالەت تەوزیعیکە. خۆی کەلیمەکەن ئەنفال لە نەفلەوە هاتووە. نەفل یعنی دیاکردنەوەی پاک لە پیس. سەدام حوسێن ئەم ئاەت و حەدیثانەی زۆر جار بەکار دێنە هەم لە دژی قەومەکانی دیکە لە دژی ئێران لە شەڕەکانیدا ساڕوخەکانی ناو لێ نابوو. ئەو عەمەلیەشی ناو لێنە ئەنفال یعنی پاکردنەوەی پاک و پیس یان تاڵ هەتا بەجاش و مستەشارەکان کە زۆریان کورد بوون لەگەڵیدا پێی گوت بوون کە سەرەکان دەن بە ئێمە ماڵەکەش بۆ ئێوە تاڵانیان بکەن بەسەر و بە بریشک و ماڵ و قەل و بریشک و حەجی حیوانات و شت هەیە. سەرەکان بە ژێرەی ئەحسایی تەوامان لە بەردەزانیە بەڵام 182,000 کەس تا ئێستا بڵین چەند کەسێکیان نانێت چەند دانەیەکیان هاتبێتەوە. ئەوە ئەمەلێ ئەسوار بە 8 قۆناغ بووە. 182,000 کورد تێدا چوون لە بیابانەکانی عەرعەر لەسەر حدودی سوعودیە لە لم خراون و بەداخەوە تا ئێستاش کەمێک نەبێ لە ڕووفاتانە نەهاتوونەوە کوردستان و زێر زۆر 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 جێداخشە کە تا ئێستا نەکە ئێستا هەر لە پێشداش بڵین سەدام حوسێن و عەلی حەسەن مەجید و تاقمەکەی کە قیادەی و عەمەلیان کردووە بڕیارەکەش بە بڕیاری عەلی حەسەن مەجید نەبوو بڕیاری ئەوە هەڵناسکردنەوەیەکە زمانەوانی بڕیارەکە مەجلیسی قادی سەورە خودی سەدام حوسێن دایەتی جێبەجێکەرەکە عەلی حەسەن مەجید بووە بە قیادەی ئەو بووە بۆ خۆی
کورد نەیتوانی بڵین ئەو دەستەی نەبوو کە لە دوای ڕوخانی سەددام لانی کەم لە دوای ڕوخانی سەددام نەچوو باوە ناو عێراق چوە ئەو عێراقەوە هەموو شتەی بەسەر من هێناوە من بۆ بچمەوە ناو عێراق فەرمونون ئەوە دادگای دەوڵەتی نێودەوڵەتی هەیە ئەوە دادگای باڵای تاوانەکان هەیە لە بەغدا دامەزراوە فەرمودان بە بەم جینۆسایدانەدا بنێن هەر لە قەڵازێڕا کە لە 24/4/74 زانکۆی سلێمانی زانکۆیشی مەدەنی لەوێ جینۆساید کرا زیاتر لە 140 قوتابی و ژن و منداڵ لەوێ جینۆسایدکان 200 زارۆک و خان و تەخت کران و دواوی هەڵەبجە کرا یعنی بەری هەڵەبجە لە پێش ئەوەی هەڵەبجە بکرێ گەورەترین جینۆساید لە زانکۆی سلێمانی بوو لە قەڵازێ و بە گەورەترین کاری ساتی میلەتی کوردیش تۆمارکە دوای هەڵەبجە دوای ئەنفالی فەیلیەکان جینۆسایدی فەیلیەکان ناتوانین پێ بڕین ئەنفال ئەو جایی بارزانیەکان 8,000 بارزانیان هەمووی سڤیل بوون هەموو بەس نێرەوەزەکانیانی برد هەرۆک چۆن لە خوا بە فیرعەون دەڵێ قەومی موسای نێرەوەزەکانی لە ناو بژنەکانی شێشتەوە بۆەوەی سەددامیش هەمان شتی وەکو فیرعەون ویستی قەومی کوردوەک و جوولەکەکان لێ بکات جا مەئاساتی کورد زۆرن بڵێن ئەوە هیچ نەماتوانیەوە لە عێراق کە بڵێن وەکو خۆی کێسەکان بەرینە پێشێ سەددام حوسێن لەسەر دووجەیل گوندێکە ئەوە لەسەر کوشتنی چەند کەسێک درا دادگان نانێش لەسەر هەڵەبجە یان لەسەر جینۆسایدی بەناوی ئەنفال یان لەسەر قەڵاتزێ یان لەسەر گەرمیان لەسەر بارزانەکان بەداخەوە زۆریان زۆڵم لێمە کرد ئێستاش زۆڵمان لێ دەکەن لە حکوومەتی عێراقی و بەداخەوە ئەو ستافەی کوردیش کە ئێستا لە بەغدان و لە هەرێمیش کە تەعامل لەگە بەغدا دەکەن زیاتر بۆ ئیمتیازاتی حیزبیە بۆ ئیمتیازاتی ئەوەیە نەک بۆ جینۆساید و بۆ بەدەستێنانی مافەکانی کورد زۆر بەداخەوە لەسەر پۆستێکی سەرۆک کۆمارێکی دەدوانن کوردستان تێک بدەن بەڵام لەسەر ئەو کێسە گەورانە 182,000 ژن و منداڵ یان لەسەر 8,000 بارزانانی یان لەسەر 5,000 هەڵەبجەی یان لەسەر زانکۆی سلێمانی یعنی هیچ کێشە نییە داخوا حکوومەتی عێراقی دان بەوانە دادەنێ و ئەمە بۆ زانیاری جەنابتان لە لەندەن زۆر کارمان کردو بۆەوەی ئەم کێسانەمان جگەلەوەی کە بردوونە دادگای باڵای عێراق کە دانابوو خۆشم یەکێک بووم کە وەک قوربانیەکی کیمیاوی و وەکو قوربانیەکی جینۆساید چوومە دادگای باڵای بەغدا و یەکەم کەس بووم دەعوام لەسەر سەددام وانە قەید کردووە دوای کێسەکەی منیان ڕەت کردو گوتیان دەبێت سەددام وانی ئیعدام کراون دەبێت لەسەر محافیز و مدیری ئەمن و ئانە تۆماریکەی تۆمارم کرد و شاهید دوشتم بێت بەڵام هیچ نەتیجەی نەبوو و لە بەریتانیا کێسەکانمان بردوتە پەرلەمانی بەریتانیا و جگەلەوە ئێمە هەوڵمانداوە لەگەڵ گەلەکانی تر کە جینۆساید کراون بۆ نمونە ئەرمەنیەکان لە تورکیای لە 24/1915 هاوزەمانە لەگەڵ بردومانی زانکۆی سلێمانی لە قەڵاتزێ ئێمە توانیمانە هەموو ئەو گەلوونەتەوانە سەر پێکەوەنین کە جینۆساید کراون و هەوڵمان داوە کە ئێش و ئازارەکانمان بکەین بەیەک بۆ نمونە زۆرن لە قەومی بۆسنی قەومی زۆرن یعنی جوولەکە کە وەختی خۆی جینۆساید کراون و تا ئێستاش ئێمە ڕێگا چارەی ئێمە و ڕێگا ڕزگاربوونی دەربازبوونی میلەتی کورد لەوەی کە چەند جادی کە جینۆساید بکرێت وەکو شنگاڵ وەکو ئەفرین وەکو دووسحورماتوو و زۆر شوێنی تریش کە ئێستا چاڕوان دەکرێت جاری کە چەند جاری دیکە جینۆساید بکرێت ئەمە پێویستە ئەو کێسانە بە هەمومان بەیەکەوە بیبگەینە دادگا نێودەوڵەتیەکان بۆ ئەوەی تا ئێستا کێسی جوولەکەکان بە جینۆساید نازرا لەگەڵ 7 کێسن تا ئێستا کێسی کورد نەچۆتە دۆزی نێودەوڵەتیەوە تەنها ئیشەنگاڵیان بردووە ئەویش وەکو کێسی کوردیان نەبردووە من زۆر هاوارشم کە زۆر کۆنتاکتیشمە لەگەڵیان بەڵام ئەوان مەبەستیان بوو وەکو کێسی یەزیدی وەکو یەزیدی کورد نەبن ینی ئەمە فام دەکەین کە کوردن بەڵام ئەو بڕیا بەدەستانەی نێودەوڵەتان کە بۆ خۆشیان بەشدارن لە جینۆسایدی کورد لەبەرەوەی بەشێکی زۆر لەو کۆمپانیانەی ئەوان ئەو شیمیاوی ئەسلحەیان داوە
بە ڕژێمی سەدام و ڕژێمەکانی تر کە گەلی کوردی پێقڕکەن بۆ نمونە ئەوەی سەردەشت کە وەختی خۆی لە دادگای لاهای لە هۆڵندی بەهۆی کاک عەلی سەردەشتی و ئەوانە گەاندیان ئێمەش لە هۆڵند دەبووینەوە کاتە مەسەلەن ئەمانە تا ئێستا کێسی سەردەشت چووە بەڵام بڵێن وەکو کێسی شارێک نەکو میلەتێک کە جینۆسایت کرابێ کێسی یەزیدەکان خالید سپاس ئێنە سەر بابەتەکانی تریش بەڕاستی ئەگەر کرا هەم جەنابەت هەواڵمەتین دەنگی خۆ بکەن بۆ ئەوەی کاک حەکیمیش مە گۆداری کاک حەکیم ببین دەنگی مایکی وێ بکەن خالید دەنگی مایکەکەتان بکەن بۆ ئەوەی گوێمان لە چونکە دەنگدانەوەی دروستە بێت بەڵێ بەڵێ دکتۆر حەکیم بێت پێمە خۆشەوە ئەم جەنابش کەسێکی زیندانی سیاسی هەموو کتێبێکی شێ دەرکردبوو لەسەرەوەی کە لەسەر ژیانی خۆش ژیانی هەنێک بابەتی ئەنفالی تیا بوو پێم خۆشە ئاماژەیەک بە ئەنفال مێژووی ئەنفال خۆشت کە بەشێک بوو لە ونبوانی ئەنفال بەڵام لات کە گەڕایتەوە سەر ژیان و ئێستا ئەوە تا جەنابیشت باس خواستێکیەوە بکەیت من پێخۆشحاڵم بۆی بینەرانی زاگەدار باس خواز ئەنفال بێتە ڕاستی سپاس بۆی ئەوە بەخێراتنی میوانە بەڕێزگان دەکەین ئەلبەتە ئەکەی بڵێن ئێمە وەک سپۆرتی لە بواری ئەنفال شارەزایەکی قوڵمانە لە بابەتەکە بەڵام لە بابەتێکە کە ئەرکی هەر کەسێکە قسەی لەسەرگا و دەبوو هەمیشە چامان لەوە بێت خۆمان لەبەرچاو بێت کە لە بەرچاوی دنیا و لە غەمسادی خۆمان کارەساتی ئەنفال و بڵێن کارەساتی هەڵەبجە و کیمیا باران ڕوودا و دەبوایە و دەکرا هەوڵ بدەین ئەو کارانە بکەین کە ڕێگر بین لەوەی کە دووبارە کردنەوە لە ڕووداوانە بێت واتە ئێمە لەکوێی مامەڵەکردنەوە کردەڵ کەیسێکی گەورەی وەکو ئەنفالە بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ لە بابەتەکە زیاتر لەسەر هەرێمی کوردستان و باشووری کوردستانەوەیە کە دۆخێکی سیاسی وا دروست بووە کە ئەو یادەوەری و ئەو سەمکاری و ئەو زوڵی کە بەرامبەر میلەتەکەمان کراوە وا ڕۆژ بە ڕۆژ بە شێوازێکی سیستماتیک ویستی لە بیربردنەوەی خەڵکیان هەیە بۆ ئەم ڕووداوانە یعنی ئێستا لە کوردستانە و لە باشووری کوردستانە لە بەرچاوگرتنی بارودۆخی سیاسی بابووری وای کردووە زۆرینەی خەڵکی باشووری کوردستان ڕوانینەکانیان لەسەر بنەمایەکی تحلیلێکی قیاسی بکەن واتە کاتێک کە قسە لە ئەنفالەکەی ڕۆژانە سانان پیج و ئەکاونت و خەڵک و قسەکە لەوەی کە سەدام لەمان باشترە سەدام وابووسەر یعنی شتێک ڕوویداوە مەترسێکی گەورەیە لەسەر بیرکردنەوەی ئینسانی کوردی ئەگەر فریای نەکەوین بە جۆرێ لە جۆرەکان توان بڵێم هاتنەوەی ئەنفالە بە شێوازێکی کلتوری و بە شێوازێکی مبەرمەنج چ لە ڕووی لە دەوڵەتانی داگیرکەرەوە ویان لە ڕووی زۆرێک لە تایاراتی نووسوی ناو کۆمەڵگاڵەوە بۆ یەک ئێمە ئەبێت لە قۆناغی ئێستا قۆناغی گەڕانەوەی ئەنفال گرنگە یاداشتکردن گرنگە بەڵام لەوە گرنگترەوەی کە چۆن بە پسپۆڕی بڕۆینە ناو بابەتەکەەوە چۆن ئەم یادەوەری و گێڕانەوە و سەردە تاریخیانە تەوزیف بکەین لە ناو ئاستی کۆمەلگای مەدەنی کۆمەلگای جیهانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و لە هەمووی گرنگتەوەی کە وەک هاوڕێیان باسن ئەگەر چۆن ئەم بابەتە لە خۆمانەوە بکەینە دەرەوە واتە لە بری ئەوەی کە سۆز و ئاتیفە و قسەکردن و گێڕانەوە بێت بتوانین کاریگەری ئەو ڕووداوە بکەینە شتێک کە بتوانێت وەک باسم کرد دووبارە بوونەوە ڕوونەدا چونکە ئێستا وەکو زۆرێک لە هاوڕێیان باسیان کرد ویستی دووبارە ئەنفالکردن هەیە ویستی دووبارە
کیمیا بارانکردن هەیە ویستی ترسڕینەوەی میلەت هەیە ویستی وەرگی ئەو دەستکەوتانە هەیە کە لە ئەنجامی خەبات و قوربانیدان و تەنانەت خوێنی شەیدان ئەنفالکەوەکانە ئێمە وەرمان کردووە ئەم شەوە کارەکانی ڕوونە کەواتە ڕەنگە ئەوەی من گرنگی پێدەمەوەیە کە چۆن بتوانین ناوەند دروستکەین ناوەندی ئەکادمی سپۆرت تایبەت بە ئەنفال کە بتوانرێت هەموو ئەمانە گەڵاڵە بکرێت و بە شێوەیەک بێ خۆت باش ئەزانن ئەو برادرانی بە تایبەتی لەگەڵ قسە و لەگەڵ وەرەقەی زۆرە تەعامل ناکەن ئەوان لەگەڵ داکۆمنتە ئەوان لەگەڵ کاریگەریان ئەمە ئەگەر دۆکۆمنتی زۆر بەشێکی تری زۆر گرنگەوەی کە چۆن ئێمە بابەتی فیلمسازی یعنی یەکێک لەو بابەتانەی کە ئەبێت لە بابەتی فیلمسازیەوە چونکە ڕەنگە ئەگەر دوو کتێبی ئەنفال یا بەحثێکی ئەنفال یا کۆمەڵێ ڕێپیەوان ئەمان توانی ینی شەریحەیەکی کۆمەلگا تایبا لە ئەوروپایە لە کەنەدا لە وڵاتێکی تر ئاکت لەسەر کاریگەری لەسەر بێ بەڵام چۆن بتوانین ملیۆنەها دۆلار کە ئەرکی دەستگا و دامەزاوەکانی حکومەتی هێرشی کوردستان تەوزیف بکەن بۆ دەرکردنی فیلم ینی باوەڕ بکە ئەوە یەکێکە لەو ئیشانی کە ئەبێ بکەن چونکە ئێمە لە گەڕانەوە ڕەنگە ساڵێ دوو ساڵی تر ساڵ ینی خەڵکێک ما بێت یاداشتی لێوەرگرتن ئەو نەوەی ئەنفالی بینەوە کاک ئەحمەد زۆر باشە زانیەوە دایکی زەحمەت کێشی تا لەسەر ڕەنگە تا ئێستاش وەک پێویست نەتوان ئێمە پسپۆریمان نیە لە یادداشت نووسین لە وەرگرتنی معلومات و زانیاری هەزارەها کەسمان لە ئەنفالە ڕۆشت بەڵام نەمانتوانی ئەزمونەکانیان بینینەکانیان بەرجەستەکەین بە فلیمی بکەین بەو شتێک بکەین کە کاریگەری لەسەر زڵکەوێت چونکە ئەرمەنەکان هەوا توانیویانە ئەو کەیسە بۆ نەپێشەوە ئەمە بابەتێکی ترەوەی کە وەک باس کرد ئەم تحلیلە قیاسیە وای کردووە ئەگەر ئاگامان لێ نەبێت دوورکەوتنەوەمان لە تحلیلی عەقلی یعنی ئەمە بیرکردنەوەی عەقلی ینی بیرکردنەوەی عەقلیمان زۆر کەم بووەوە بۆیە ڕەنگە لە ئایندەیەکی نزیکە ئەوەکانێ بینیمان کە ویستی دیوارکردن خۆی پرۆسە ئەنفال چییە؟ پرۆسە ئەنفال چییە؟ ینی تۆ داڕانی کلتوری داڕانی عەلاقات ڕۆحی ینی ئێستا دیوارێک لە بینی شەنگال و لە بینی باشووری کوردستان هاتێت دیوار لە بینی باکووری کوردستان و باشوور داگیرکاری ئەمانە هەر هەمووی سەرەتا و نقطەیە لێکردن ینی ڕەنگە پرۆسەی ئەنفال بە شێوازی کۆن نەبێت ڕەنگە کیمیا باران بە شێوازی کۆن نەبێت بەڵام کیمیا باران لە ینی ئێستا ویستی دەستلێدان و داگیرکردنی ئەو شوێنانن کە ئومێدی پێشکەوتن و گەشە سەرنی کۆمەڵگای کوردیانێ بۆچی دیوار لە بینی شەنگال و ڕۆژاوای کوردستانە یعنی ئەمە تەحلیل بزانی بۆچیگەن بۆچی کیمیایی 250 جار کیمیاوی لە شاخەکانی کوردستانە دێ لە مەتینە نەوزاب و ئاواشین و ئەو شوێنانە کەواتە ئەدرانەی کە نامەیە نووسە لە قسە لەسەر ئەنفال کرد دروستە قسە لەسەر ئەنفال بێ گێڕانەوەی ئەنفال ڕەنگە ژنێک قوربانێکی ئەنفال بێت قسە بکات ئێمە زۆر باشتر بێت زۆر عاتفی و ئەحساساتی ئێمە جوڵێن بەس خۆمان نەجوڵێنێ فرمێسکی خۆمان نەڕێژین ئەمە کاریگەری نییە لە پێشخستنی کەیسەکەمان بۆ یەکەنگە کاری ئەکادمی بکەین و هەوڵ بدرێت ینی لە هەر شوێنێکەوە بێت ینی ئەگەر کۆمەڵێک هاوڕێی وەکو کاک ئەحمەد و وەکو تاها وەکو قوربانی وەکو کاک فاتح فەرەج و کۆمەڵێ هاوڕێ و کەس و دڵسۆز و ئەو ئاز کاکەی ئەوەی لە کاکەیەکە لە هەولێرە لەگەڵ عەدالەت خان و کۆمەڵی خەڵکن ئەگەر ئەمانە جوڵەیەکی خۆرسکی سروشتی و خۆیان نەوایە باوەڕ بکەن نەمانەتوانی کەیسەکان ئێستا بەو نیوە چڵەش بگات کەواتە گرنگە گۆڕینێ لە عەقڵێتمان بکەین بە ئاراستەیە بتوانین نەک ئەنفال تەواوی ئەو ڕووداوانەی کە بەسەر ئێمە هاتووە بیکەینە وەرەقەیەک بیکەنە فشارێک بۆی کە بتوانین لانی کەم ڕێگری بکەین لە دووبارە بوونەوەی کارە ساتانە بەڕاستی ینی ڕەنگە
دەتوانین تۆڵی ڕابردوو بکەینەوە لە ساتە وەختا ئەوە ئەرمەنەکان 100 ساڵە مکوڕن بەردەوامن سوورن ئەمە بابەتێک نییە بە ئیمڕۆ بەیانی بێ ئومێد بین لەوەی کە ناگاتە جێخۆی بەڵام لەگەڵەوەی کە ئیش لەسەرەکەین گرنگە ئیش لەسەر ئەوە بکەین کە جارێکی تر سڕینەوەی کللتوریمان توش نەبێت ینی سڕینەوەی کەلتوری جۆرێکی مەترسیداری ئەنفال و جینۆساید کردی کوردە و بێ ئومێدکردن و بێ ئیرادەکردی تاک و کۆمەلگای کوردی لە کوڕە شەهیدێک و کوڕانفالێک و خزمە شەهیدێک و تاقانێنفالێک بیدوێنە ینی بێ ئومێد بووە بیدوێنە ئەڵێ من سەدام ئەفوەکەم ینی ئەمانێک مەترسی گەورە گەورە لە ناو کۆمەلگایە ینی بەڕاستی پێویستە فشار پێ لەوەی کە یاسا دەرچێتەوەی ئەو کەسێک کە بە دیێڕێکیش لە سۆشیال میدیا قسە لەسەر چاکی سەدامەوانەکە محکەمە پێدادگای بەسە نەتەسین لەوە ئەمە یەک بەشی دووەمیەوەی کاگەحمە باسی کرد ینی ئەو چەند ئەمڕۆ لە چەند چەماڵ کۆنگرەی ڕۆژنامە نووسی کرا ینی باس لەوەکەن کە چەندین ئەزانین هەمومان ئەزانین چەندین جاش و مستەشار و ئەمانە ئێستاش بەداخۆ لە ینی لە دوکەی بەرپرسیارێ داخۆ کارەساتە من بێم بە حکوومەتی بڵم وەرە حکوومەتی عێراقی عادێ بیگرێ بەس تۆڵی وا عەفو کرا بە لێژنەی بەرەی کوردستانی عەفوات بۆ تاوانبار نییە تاوانباری جینۆسایدۆمانە ئەمە پاساوێکە کە دەسەڵاتی سیاسی لێرە دروستی کردووە مەرجە ئیشان لەسەر بکەین بۆ نمونە لە ئەو بڕیارەت ترسناکەی عەلی حەسەن مەجید کە باسێکەن لە خاڵی حوتەمیا هەر ئەم خاڵە بەسە بۆ ئەوی تەواوی مستەشار و ئەوانەی کە لەو قۆناغەدا بەرپرسیارەتی بەحسییانە بۆ محکەمەیەکێکڵێ هەموو ئەو شتومەکانەی کەوا فەوجەکانی دیفاع وەتەنی و جەنگاوەرەکانیان دەستیان دەکەسیان بۆ خۆیان دەبێت تەنها چەکە قورسەکان و چەکی ئەسناد و چەکی هەمناوەندی و نەبێت چەکە سوگەکان بۆ خۆیان دێت ئێمەیان لێ ئاگادار بکەون تەنها ژمارەکانیان تۆمارکەن ینی ئەمە هیچ بەڵگەیەکی نات تۆ کە مستەشار بووی ناو تێمەە تۆ پێی وتویت ینی عەلی حەسەن مەجید باسی کردووە کە تۆ ئیش بکەوە ئەنفال بکەوە دەستکەوتەکان بۆ بەکاتە من کاتی زۆر ناگرم ئەتوانین بڵێن ئەرکی گەورەی ئەخلاقی زۆر دەستی زۆرانی هەرێکێکمانە ئەوش بۆی کە لانی کەم ئیرادە بۆ کۆمەلگا بگەڕێنەوە لانی کەم جیاواز نێوان خەمی خەڵکو و بوونی دەسڵاتێک کە خەمی خەڵکی نییە ئێمە خۆمان ئەو بۆشایە پڕکەینەوە کە مەرجە سیستەم دەستگا دام و دەستگا ناوەندەکانی زانکۆ ناوەندەکانی ناوەندە ئەکادیمەکان کە بەداخەوە نیمانە و دەستگا حیزبەکان کە نیمانە ئەمانە هەر هەمووی ئەبوایە کاری لەسەر ڕسمی ناسان یا لەلایەن محکەمەی عەدلی دەولی و یا لە ئومومە متحیدەوە نەتوانێت کە ئەبوایە بە جینۆساید ناساندنی ئەم کەیسانە زووتر بکایە گرنگە ئێمە ئەو بۆشایە کە لە سیستەمما هەیە ئێمە ئەتوانین لانی کەم لە ڕووی کۆمەڵایەتی و فەڕەنگی و خۆمان ئەو بۆشایە پڕکەینەوە کە خۆمان توانیمان ڕەنگە بتوانین گۆڕانکاریە عەقلیە لە ناو دەسەڵات سیستەمی سیاسیشا دروستکەین ڕاستیدا ڕاستە چوونەکان هەستەکانی هەرسێکتان ئەگەر بکرێ مایکەکانتان دابخەن بۆی گوێدار یەکتر ببین زۆر باش لە ڕاستیدا ئێمە دەزانین حکوومەتی هەرێمی کوردستان لاوازە لەم ڕۆوە و کاری جددی لەسەرەوە نەکردووە بەڵام دەکرێت وەکو جەنابەت وتت هەر کەسێک لە گۆشەی خۆیەوە ئەنفال بە گەورەترین قەزی سیاسی بە جینۆسایدی بناسێنە و لە ڕووی دەوڵەتیشەوە کاری بۆ بکرێت لە هەموو وڵاتەکاندا دەوڵەت دەبکارە دەکات پەرلەمانم کارە دەکات بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمەدا بەتایبەتی لە باشووری کوردستان ئەم هەنگاوە نەدراوە و ئەبینین جاش و مستەشار و ئەوانەی کە تاوانی ئەنفالیان جێبەجێ کرد و ئەوانەی کە کیمیایان بەسەرەوە ملەتا کرد ئێستا موچەخۆر و وەزیر و گزیر و تا بڵێن پەرلەمانتاری پێشوش بوون بەسەر ملەتەکەمانەوە من قسەی بۆی کۆتایی بکەین ئەگەر هەواڵمەتین پرسیارێ وێ هەبێ من گوێداری وێ دەبم مایکی خۆ بکەرەوە ئەواڵمەتین مایکە خۆ بکەرەوە لەمە تمچێ دەبێ بەلێ ڕاستێ نکا
دوێ دەمێدە هێزا پێشمەرگە چەند بوو لە ئەمفال ئەو دۆرانی هێزێ پێشمەرگە هەبوون شەرکردن ئەزانم بە کمیاسال یوکەن تنوکانە شەر بکە تنوکانە تشتێک بکە دێ هێزێ پێشمەرگە هەبوون ئانا ئەڤیەک ئێدجی دوو ئەمفالێ کورد چێ کردن یعنی نەتەنێ باشوورا کوردستان هەر چار پارچێ کوردستان ئەو پرۆبلەم ئەمفال ژەنۆسایدێ ئەمفالێ ژەنۆسایدێ حەلەبچێ ژەنۆسایدێ دێسمێ ژەنۆسایدێ یعنی هەموو دەڤەرێ کوردستان ژەنۆساید و کی کری فەرق ناکرد سەدام کریە ئەردۆغان کریە تەجە کریە نزانم ئیران کریە عێراق کریە پرۆبلەم ئەم چما نکانن وەک ئەرمەنیا وەک یاهودیە ئەو ژەنۆسایدێ خۆ بلی بینن زمان لە دەڤەرێ دنیایە ئەو پۆلتیک پرۆبلەم هەمە چییە کەکەچکانی دەبێ چکێدە کەکە زەکەریاتە تۆپ بکە بۆ سۆرانی بپرسێ گەلێک سپاس وەبزانم هەواڵان تێگەیشتن گۆداری وی زۆر ئاسانە وی دەبێژێ هەواڵ دەڵێت ئێمە وەکو گەلی کورد بوو ناتوانین وەکو یەهودیەکان و ئەرمەنیەکان کە ئەم قەزیانی جینۆساید بە جیهان بناسیێنین و لە ڕووی جیهانەوە کاری بۆ بکەین وەکو قسەکەی دکتۆر حەکیم جەنابتان کە ئاماژەتان بۆیە بۆ پرسیارە بۆ هەر سێکتانە بەڕاستی لە ئەچینەوە لای کاک ئەحمەد مەجید وەکو خانەوادی ئەنفال وەکو پێشمەرگەیەک وەکو ئەوەی کە بە جوانی باسی ئەنفالی کرد و لەو ڕوانگەوە گەلی کورد بۆ ناتوانێت لەو ڕوانگەوە وەکو یەهودی وەکو ئەرمەنی وەکو شوێنەکانی تر بە جیهانی بناسێن ئەوە حکوومەت لاوازە لەوە بەڵام خەڵک بۆ ئەو هەنگاوی نەناوە بێگومان قسەیەکی جوانە زەکریا بەڵام بەستەکە لێرە چییە یعنی تۆ ئەوەندەی ئێستا لەم لە ناساندنی قزەی ئەنفال وەک جینۆساید یاخود کیمیابارانی هەڵەبجە و بالیسان و سەیوسێنان و ناوچەکانی تر وەک جینۆساید ئەوەندە قیادەی کوردی و دەسەڵاتی کوردی و حکوومەتی هەرێمی کوردستان بە ناوەی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگرە لایەنەکانی تری ئەو قەزەیە نین ینی بەڕاستی ئێمە بۆ خۆمان وەک چالاکوانانی ئەو بوارە وەک ڕێکخراوەکانی بواری جینۆساید هەمیشە لەو هەوڵە بووینە و بەردەوامیشین معنایوانی ئەمە ئێستا ئێستا تۆڕی مەسەل چالاکوانانی بواری جینۆسایدمان دروست کردوەوەی کە دکتۆر قسەی لەسەری کرد کە ئەمڕۆ چەمچەماڵ بەیانەکەمان خوێندرایەوە نەوەستاوین کار لەسەری یەکەین بەڵام تۆ هەموو حاڵەتێک دەوجان بە هەموو کارێک ئەبێ لە لای خۆتەوە دەستی پێ بکەیت بەداخەوە ئێمە وەرەقەیەکی ئێستا بەدەستمانەوە نییە کە حتا وەرەقێکی دادگامان پێنێ وەرەقێکی یاسایی کە ئەم کەیسە کە کاتی خۆی چ پەرلەمانی عێراق و چ پەرلەمانی کوردستانیش بە جینۆسایدیان ناساند بەڵام ئەمە بەس وشەیەک بوو بڕیارێک بوو تەواو نە یاسای بۆ دەرکراوە نەکاری لەسەر کرا دکتۆر قسەیەکی جوانی کرد لەو جانبە من ئێستا ناو کە سوکاری قوربانیانم کەسێک باوکی نەدی بێ یاخود لە باوشی باوکی ببێ و باوکی جینۆساید کرا بێ تا ئێستا نەزانێ گۆڕەکەی لەکوێیە بڵێ خۆزگەم بە دەسەڵاتی سەدام ئەمە بۆ خۆی خوێندنەوەی ئەبێ ئەو دەسەڵاتە ڕاچەڵەکێ ئەبێ دەسەڵاتی کوردستان ڕاچەڵەکێ بەم قسەیە ئەمە لە هاوانتە ناکرێ بەڵام بەداخەوە کار لەسەر ئەو قەزیە ناکرێت بۆیە ئێمە کە ویستم باسێ و جان بکەم ناساندنی جینۆساید وەک ناساندنی ئەنفال و کیمیاباران وەک جینۆساید بێگومان منش لەگەڵ ئێوەم پێویستە هەمووان قۆڵی لە هەڵماندین کاری لەسەر بکەین بەتەما نەبین و ناشکرێ و ناشیکە ئەو حکوومەتەی کە ئەمڕۆ لەسەر دەسەڵاتە لە هەرێمی کوردستان ڕێگریشە نەک هاوکارە بۆیە هەمووان پێویستە دەستی یەک بگرین و کار لەسەر ئەو جانبە بکەین و چۆن ئەگەینە ئەو حاڵەتە بەڵام بەڕاستی خۆشبەختانە هەڵدراوە لە ئەوروپا هەڵدرا حتا لە پەرلەمانی پێم وایە سوید کاری لەسەر کرا لە نەرویج جارێکی کۆبوونەیەکی لەسەر کرا لە چەند جێگای تر کار لەسەر کراوە و چالاکوانان لە هەوڵن بەڕاستی خەڵکانی دڵسۆز و نیشتیمان پەروەر لە هەوڵن بۆ حاڵەتە بەڵام بەداخەوە ئەمەش ئەبێتە هەوڵێکی بچووک ئەگەر دەسەڵاتێکی سیاسی دەپشت نەبێ لەبەرەوەی بۆ نمونە
ئەوەی من ئاگدار بم لە دۆسیەکە کە داوای چەند تۆمەتبارێک لە ناوی دۆسی تاوانەکانیان لە حکوومەت یاریێمی کوردستان کرا بەداخەوە ئامادەش نەبوون هاوکار بن ینی ناوەکان بدەن وە کاتی خۆی نەزار خەزرەجی کە یەکێکە لە تۆمەتبارە سەرەکیەکانی ئەنفال کە ئیش لەسەری کرا لە هۆڵندا بوو پێم وایە بدرێتە دادگا بەڵام سێ لایەنی کوردستانی یەکێتی پارتی بزوتنەوەی ئیسلامی ئەو کات نامی پشتگیریان بۆ کرد و پاکانیان بۆ کرد یعنی ئەرکەکانی ئێمە بەڕاستی وەک کەسوکاری قوربانیان وەک چالاکبووانی بواری جینۆساید زۆر قورسە لەبەر ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەکوتم نەک هاوکارمانیە بەڵکو دژمانە و ئەوێ ئەو دۆسیە دابخرێ بەڕاستی من بۆ خۆم لەگەڵ باسم وەکو باسم کە لەگەڵ زۆر بەرپرسدانشتوم و قسەم کردووە لەسەر ئەو جانبانە و بە کۆمەڵ کەسوکاری ئەنفال کراوان ڕۆشتون لە دام و دەستگاکانی حکوومەت و پەرلەمان و ئەوانە قسەمان کردووە بەڕاستی بەس بە ڕێکخراوین تەنیا وشەیەک لای ئەم دەسڵاتە ئەوەیە پێویستە ئاشتەوایی بکەین ئاخر من جارێکیان بە سەردەمی مامجەلاریش بوو بە کاک مەسعودیش بەرگیان نمود ئاخر ئاشتەوایی لەگەڵ کێ بکەین تۆ فەرموو کەسوکاری ئەنفال کراوێکت بینیە دەرگای جاشەیان مستەشارێ بگرێ و هەڕەشەی کوشتنی لێ بکە کەسوکاری ئەنفال کراوێکت بینیە هەڕەشە لەو حکوومەتە بکە کاکە ئەڵێن بڕیارەکانی دادگا باجێ بەجێ بکەین ئەوە ئاشتەواییە بەڵام ئەمە ناکرێ و ئەو حکوومەتە بۆ نمونە بە ئێوەی بەڕێز بڵێم تا ئێستاکە یەکێ لە داوا سەرەکیەکانی کەسوکاری قوربانیان پشکنینی خوێنە فەحسی DNA ئێستا منێک کە دەخوشک و برام ڕۆیشتووە پێچێ لەو گۆڕانەی تقریبا نزیکەی 2000 ڕوفا داتوێتەوە ڕوفاتەکان منی تیابێ باشە کێ بیناسێتەوە بەڕاستی ئامادەنین چەندین جار یادداشتمان داوا گرتبوونەوەمان کردووە سەردانمان کردووە داوامان کردووە ئەم دەسەڵاتە هیچ نەبێ لە ناوچەکانی گەرمیان و لە هەڵەبجە و لە هەموو شوێنەکان بە لەژنێکدا بنێ یا هەر لە هەم کوردستان یەک جێگەدا بنێ بۆی پشکنینی DNA بۆ کەسوکاری قوربانیان بکاتە ئەو تا بناسێنەوە. کاک ئەحمەد ئەگەر گوێ لێم بە پرسیارێک دوو پرسیارات و یەکەم ئاڵێن ئایا کۆمەڵی قوربانیان بڵێن جینۆساید ئەمساڵ یادەکە وەکو هەڵەبجەکەنەوە کۆمەڵی قوربانیانی هەڵەبجە لە شوێنێک کردیانەوە حکوومەت لە شوێنێکی کردیانەوە و دووش ئەو ئەنفالانەی کە شەهید کرابوون لە بیابانەکانی ئەنئار عەرعاب بڵێن مابوون ئەوە بوو کاکسالارۆوان وەکو نوێنەرایەتی سەرۆک کۆماروانە چوون ئایا ئەو ئەنفالانە گەڕاونەتەوە چی بۆوانە کرا لەم دوای ئاخیر بە قسەی کۆتایی جەنابیشت بێ بۆی بچینەوە سەر برادرانی کەش قسەیان هەبێت. بڵێ یەکەم بۆ یادی ئەنفال دیارە حکوومەت بڕیاری داوە هەر ساڵێک لە جێگایەک یادی ئەنفال دەکاتەوە ساڵێک لە گەرمیان ساڵێک لە چەمچەمان ساڵێک لە بەرزان بەو سلسلەیە بێت ئەمڕۆ این ئەمساڵ لە چەمچەماڵ یادەکە کرێتەوە تا ئێستش مناقەشەیە لەسەرەوەی هەندێک داواکاری هەیە ئەو یادداشتە ئەمڕۆ چەمچەماڵ خوێندایەوە بڕیارە لە چەمچەماڵ بکرێتەوە بەڵام ناڕەزایەتیش هەیە تا ئێستا نەبووتە بڕیار ئەمە یەک لە ناوچەکانی ئێمە لێرە دیسان قسە لەسەر یاد کراوە بەڵام ئێمە ئەمانەوێ بەڕاستی بە شێوازێکی تری یادەکە بکەینەوە بە ناڕەزایی بە داواکاری کەسوکاری قوربانیان بێ لەبەرەوەی کەسوکاری قوربانیان بەڕاستی لێتان نەشارمەوە تا ئێستا مانگی 450,000 سێنن ئەگەر ئەم موچێش کە دوو مانگ جارێکە درێ تا ئێستا نیوەی کەسوکاری قوربانیان جێگای نیشتەجێبوونی بۆ نەکراوە و لە هەمان کات کەسوکاری قوربانیان تا ئێستاکە هیچ مافێکیان نیە تەنیا ئەوەی هەیە نەوەرەقەیەکیان بۆ کراوە بە ناوی خانەنشینی موچەیە وەرەگرن کە ئەو 450,000 هیچ ڕێزێک یا ڕێزلێنانێک یاشتی شایستەیان بۆ نەکراوە و ئێمە داوامان کردووە بەڕاستی کەسوکاری قوربانیان هەڵسن بە نووسینەوەی مێژووی قەزەی تاوانی ئەنفالۆکو ئێستا چۆن قسەی لەسەرەکەی نەو کەسانی کە لە نوگرە سەلمان و لە تۆپزاوە لە جێگاکان گەڕانتەوە حکوومەت هیچ گوێک بۆوانە نادا و زۆربەی ئەو کەسانش ئێستا ئەوانەی لە ئەنفال گەڕاونەتەوە کۆتایی ژیانیانەوە دایکی منە دوو مانگی تڕەگەنەمێنێ کۆتایی دێت تازە ناتوانێت قسە بکە ئەمە حاڵەتەیە قەزەی مەوزوعی ڕوفاتەکانی ئەوەی کە لە سەماوە ئەو ناوچانەیە ئێمەش ڕۆیشتین من پێش 2 ساڵ ئێمە وەفتێک لە کەسوکاری قوربانیانی گەرمیان ڕۆیشتین نزیکەی 20 کەسێک چوونە سەر گۆڕەکان چوونە نوگرە سەلمان و چوونە زۆر جێگای تر لای محافزی سەماوە لەوێ قسەمان کرد دواتر چوونە لای سەرۆک کۆماریش ئەوەی هەیە و بۆ زانیاری ئێوەش لە 13 مانگ وەفدێک لە منطقەی دووس خورمات و ئەوانەوە هەموو کوڕ و کچی ئەنفال کرا و
ئەچنە نوگرە سەلمان یادی ئەنفال لە ناو بینای نوگرە سەلمانەکەنەوە کاکە دوو ڕۆژ ڕۆژی کرد ئەدە و سەردانەی ئێمەش کە کاتی خۆی چووینە سەماوە بۆ زانیاری ئێوە ئێمە نوگرە سەلمان بۆ خۆی بچووی هەموو گۆڕی بە کۆمەڵە و لەگەڵ پارێزگاری سەماوە قسەمان کرد پارێزگاری سەماوتی ئەگەر ئێوە ئامادە بن یەک داوای گرتن بۆ من بێرن هەموو ئەو تۆمەتبارانەی دەستیان لە کوشتنی کە سوکارەکانتان هەیە لە سنووری پارێزگای سەماوە زۆریان ماون وەلامان کات گۆڕەکانتان نزیکەی 100 گۆڕ ئەبێ ئێمە هەمومان دەستنیشان کردەوە توانین هاوکارتان بین ئێوە بەستەنیا پشتگیرێکی حکوومەتی هەرێمی کوردستانمان بۆ بێرن یان پشتگیرێکی حکوومەتی عراقی ئێمە دەست بەکار بین بەداخەوە ئەو داوایەمان گەیاندا سەرۆکی کۆمارکە و کاکبەر هەم بوو و لەگەڵ سەرۆکی پەرلەمانی عراق کە ئێستا هەر حەلبوسیە هەمویان وتیان ئێمە ئامادەین و لە چەند ڕۆژی داهاتوو هەموو ئەو داواکاریانە جێبەجێکەین ئەوە ماوەی 3 ساڵە بەس وشەیە خاڵێکی تر لەو قەزەی ئێمە چوینە سەر گۆڕە بە کۆمەڵەکان کە کاتی هەڵدانەوەیان بوو 171 ڕوفاتی ژن و مناڵ دەرکراوە و هێنراوەتە توبعەدلی بەغدا و ماوەی چەندێکە لەوێ ئێستا چەند پار و پێرار و ئەوانە بە حکمەوەی عەلەساس قەزەی کرۆنە و نەخۆشی کرۆنە ئەوانە هێنایەوە ئێستا ئەمساڵ عەلەساس بیهێنەوە بەڵام تا ئێستاش یعنی ئێمە بڕوامان نییە بەڕاستی بۆ قسانی کە بێنەوە لە بەرشتێکی جددی بەدی ناکەین و هەر لە پاڵ ئەو گۆڕە دوو گۆڕی تریشەیە بۆ زانیاریتان یعنی گۆڕەکان مەجموعان هەر مەجموعەی دۆڵێکە ئەم گۆڕانەی کە هێنرایەوە 3 گۆڕن یەک گۆڕی 171 ڕوفاتی ژن و مناڵی دیایە بەس ژن و مناڵ دوانی تریش بە تەنشتەوە ئەکید ئەوانەش ئەگەر زیاتر نەبن کەمتر نابن لەم ژمارەیە بۆیە ڕوفاتەکان هەر ینی ئەگەر ئەو سنوورانە زۆری تەوە من بۆ خۆم چەند چوومە جۆڵ حەمریش لە نێوان دووس خورمات و تکریت کاتی خۆی گۆڕێکمان لەوێ دەرهێنا 158 ژن و مناڵی تیابوو دیسان و لەو ناوچەیە ئەوەی خەبەر بۆ ئێمە هاتۆ نزیکەی 7 گۆڕی وە کۆمەڵی تایە بەداخەوە هیچ کەس ئامادە نییە بە دوای ئەو گۆڕانە بڕاوە بیدۆزێتەوە بهێنێتەوە بۆیە ئیشەکانی ئێمە لەو جانبەیە و ئەرقلەی زۆرشمان بوو دەرەکەوێت لە قەزەکان و هۆکارەکەشی دیسان ئەڵێمەگە دوا قسەم بێ ببورن هۆکارەکان حکوومەت یاریمی کوردستانە بە شێوێ ناوێت دۆسیە بە پێش بەرەو پێشۆتی زۆر سپاس کاکە خالید ئەو کاکە ئەحمەد کۆمەڵشتی و ڕوژان بڕاستی کۆمەڵشت بابەتی کرد ئێمە وەکو گەلی کورد وەکو ئەوانەی لە ئەوروپاژین و جەنابیش دەستێکی دیاریکراوە دەیە لەو ڕوانگەیە من دەزانم هەر لە ڕووی پێجەکانەوە بەشداری کۆڕ و سیمینارەکان و ئینگلیزیەکی باش دەزانی ئەکرێت لە وڵاتانی کە چی بکرێت لەو بابەتە پڕاستی بابەتی جینۆسایدی ئەنفال بابەتێکە نابێ ون بکرێ وەکو هاوڕێ ئیشارەتی پێیا ئەوە سبێنە دایکێت و نامێنەوە ناوەکان نامێنن دوایەوە ئەو مێژوە چۆن لە ناوچێ ینی چۆن وەکو گەلەکانی تر وەکو وڵاتەکانی تر بە ملیۆنەها ساڵ باز نەکرد دەنگەکەت بکەرەوە کاگە خالید دەنگەکەت بکەرەوە دەنگم لەلای ئێوە دانەخراوە لێرە کراوەتەوە بە هەلو دەنگت باشە دەنگت باشە باشە سەرەتا دوو پرسیارگیر کاکمەتین هەواڵمەتین بە وەڵامی بدەمەوە جا دێمە سەر ئەوەی تۆ بە کورتی جواب دەدەمەوە بەڵێ پێشمەرگە ڕۆڵی باشی بینی بە تایبەتی لە ڕۆڵی جاافاتی و بەری مەرگە و بالیسان و بادینان و شەڕێکی زۆریان کرد وە شەهیدیشیان زۆردا و ئەو کاتی بۆ خۆم پێشمەرگە بووم لە قەندیل بووم لە بالیسان شەڕێکی زۆر بەقووەت بوو ئەو برادرانەی شارە زۆر بە سەرکرداتی هەمێ حاجی مەحموود هات بوون بۆ هاوکاری کاکۆسەر کە لە دۆڵی بالیسان بوو بەڵام ئەو شەڕی جەیشی عراقی کە هەموو لە سوپای عراق کە لە دوای شەڕی ئێرانگەڕا بوونەوە هەچی ئەسلیحەی نوێ هەبوو لە دژی کورد بەکاریەنا کیمیاوی و ئەنواعی سلاح کە لە قودرەتی پێشمەرگە نەبوو کە بەرگری بتوانێت بکات دەنا بەرگری زۆر کراوە شەهیدیش دراوە بەڵام یعنی کە تەوازن نەبوو شەڕەکە ینی ئەوە بوو دووەمیش لەباری ئەوەی ئەم چ کردووە بۆی ئەو جینۆساید و کێشانە ئەوە بکەین بناسەنین بۆ خۆی ئەو دوو هەواڵانە کاک ئەحمەدیش و ئەو کاک حەکیمیش دووشتیان وژان ئەگە ئیجازە بدەن من باسی دەکەم حکوومەتی هەرێم من بۆ ئاگاداریتان بۆی باش بمناسن من سەر بە هیچ حیزبێک نیم
ڕاستە کاتی خۆی پێشمەرگە بووم زیندانی سیاسی بووم چیندایم حتی شتە بەسەرماتە بەڵام 26 ساڵە لە ئەوروپان بەس لە کێسی مرۆڤایەتی و کێسی کورد ئیش دەکەم لە کێسی جینۆساید بەبێ جیاوازی پارچەکان حکومەتی هەرێم حکومەت نییە شەرعێتی ناودەوڵەتی نییە ئیقلیمەکە هەر بۆ خۆیان خۆیان پێ گەورێ دەنا گەورە نین لە ڕووی شەرعێتی نێودەوڵەتەوە دەبێت شتەکان لە ڕێگای حکومەتی عراقیەوە بکرێن حکومەتی عراقیش تا ئێستا نەچۆتە ژێرباری ئەوەی کە قەرەبووی جینۆسایدکران بداتەوە ئێمە چەند ساڵ لەوە پێش نوێنەری ئەمە بۆ زانیاری ئەوە بۆ زانیاریە بۆ خۆم نییە بڵێم خۆم دەرخەم بڵنجگە لەوەی کە ناوەندێکمان بۆ کێسەکانی قەڵازیە ئەوە دروست کردووە کۆمپانیایەکی چارەتی یعنی خێرەومەندی بۆ بەوەی بە فەرمی ئەو کێسانە بتوانین لەگەڵ دەوڵەتان مخاتەبە بکەین و لە عێراقیش لە کوردستان تۆمارمان کردو لە بەریتانیاش و ئێمە بە فەرمی داوامان لە سەرۆکی نەتەوە گرتوەکان کردووە لەبەرەوەی چەند ساڵە کە شەڕی ئێران و عێراق کوێت تەواو بووە 105 لە نەوتی عێراق تەرخان کراوە بۆ خەسارەتمەندی قوربانیانی کوێت و ئێران و ئێستا تەواو بوو خەسارەتی وان تەواو بوو ئەم داوا کردو بە فەرمی لە نەتەوە گرتوەکان پێویستە 105 لە نەوتی عێراق بدرێ بە قوربانیانی جینۆساید و ئەنفال ئەوە هیچ پەیوەندی بە حکومەتی هەرێم و حکومەتی عێراقیەوە نییە حکومەتی عێراقی مولزیمە بەوەی کە دەبێت قەرەبووی ئەو خەڵکانە بکاتەوە لەبەرەوەی هەم دادگای باڵای تاوانەکان لە عێراق دانی پێداناوە پەرلەمانی عێراق دانی پێداناوە پەرلەمانی هەرێم دەبێت حکومەتی عێراق چێتە ژێرباری ئەوەی ئەوە پەیوەندی بە بودجە و بە شتانەوە نییە یا کێشەیە لەگەڵ یەکێتی پارتیاننا پەیوەندی بە حکومەتی عێراقیەوە بەداخەوە کە سەرۆکۆمار کورد بووە و ئێساش کووردە ئەمە زۆر جاران ئەو پێشنار و داوانەمان کردووە بەڵام بەرژەوەندی خۆیان شخصی حیزبیان پێمهمترە لە بەرژەوەندی کورد و حکومەتی هەرێمیش هەر بە هەمان شێوە ناچێتە ژێرباری ئەوەی کە ئەو هەموو مستەشار و ئەنفالچانە کە ئێستا هەمووی چەکداری ئەوەن خەڵکیان بۆ دەکوژن چەند ساڵ شەڕی براکوژیان بۆ دەکەن ئەوانە بدەن بە دادگا و سجنیان بکەن لە پێناوی ئەو چەند پیرێژنەی کە ماون کە قوربانی کوڕ جەرگیان سوتا ئەو جۆرشتانە ئەوانە ئیشان بە چەکدار و بە پیاکوژەکانە نەک بەو پیرێژن و منداڵانە بەڵام ئێمەی کۆمەلگای مەدەنی من و کاک ئەحمەد و کاک حەکیم و عەلی سیاسی و هەموو ئەو خەڵکانێکەوە دەکەن دەبێت لە قاڵبی سیاسی بینە دەرێ لە چوارچەوەی مرۆڤ هونەر ڕایت و لە چوارچەوەی جینۆساید ئێمە نەک یەک ئۆرگانیزا کۆمەڵێک وەکو جوولەکەکان وەک ئەرمەنیەکان یعنی سیڤیل سۆسایەتی یعنی چالاکوانی مەدەنی دروستکەین بۆ ئەوەی ئێمە باشتر گوێمان لێ دەگیرێت لە دەرەوە وەک لە حیزبەکان چونکە حیزبەکان بۆ مەساڵحی شخصی ئەوە بەڵام ئێمە شتەکەمان بۆ میلەتە نابێ بۆ حیزب بێ دەبێت نۆن گۆڤەرمنت بێ نە حکومی بێ نە حیزبی بێ وەنە قازانج بەرژەوەندی شخصی بێ دەبێت بۆ خودی مرۆڤایەتی بێ و بێ جیاوازیش بێ بۆ هەموو ئەو گەلوونەتوانێکە لە کوردستان جینۆساید کراون و ئەمە تا ئێستا نەمانتوانی وە سەر پێکەوەنین لەبەرچی هەر کەسە هەوڵمانداوە گروپ بەڵام لەبەر ئەوەی کەوڵاتەکەمان بەش کراوە جگە لەوەی 4 دەوڵەت ئیش لە سەرمە دەکەن جگە لەوەی کە لە هەر بەشێکش هەر حیزبە دەیەوێ ئەو کێسانە بۆ حیزبی خۆی بەکاربێنێ و ئەوەش ناخوات لەبەر ئێمە پارچە دەبین جارێکی دیکە و قدرەتی ئێمە بچووک دەبێتەوە لە ئاسی ئەو کێسا ئەگە هەموو کورد هەر کوردی هەر 4 پارچە ئەم بە هەم ڕاکارکەین بۆ ئەوەی کە جینۆسایدی گەێنینە مەحافلی نێودەوڵەتی هێشتا ئەمە کەمین بە هەمومان کەمین نەک ئەوەی کە چەند کەسێک چۆن دکتۆرا ماجستەریانی ناوە نەبەوەی کە کێسێمە بە نەتەوەگرتەکان بۆەوەی بۆخۆیان شادێکی بەدەستبێن وەزیفەکی بەخۆ بەدەستبێنن زۆر باشە دیراسیان کردو زۆر باشە بەڵام ئەم تا ئێستا چاوەڕوانی لە حکومەتی دەکەن چاوەڕگلەی لە حکومەتی دەکەین حکومەت قەت چاوەڕوانی مەکە و جوولەکەکانیش حکومەت نەیکردووە ئەوە خەڵکە لوبی جوولەکەی لوبی یەهودیە دروست کردووە دەبێ ئێمەش لوبی کوردی دروستکەین 100 ساڵی دیکە 200 ساڵ دیکە و ئەو دوکۆمنتانەی کاکم باسی کرد کە بیان کەینە فلیم دوکۆمنتەکان دەبێ هەموو کۆکەینەوە ئەو پیرەژن و منداڵانەش نەمێنن دەبێ منداڵی مە زارۆکی مە ئیش لەسەر ئەو کێسانە بکەن
و ئەمە هەوڵماندا لە بەریتانیا چەند گروپ و کۆمپانیایەکی یاساناسی هەنا کە ئێمە چەند کەسێک کە پەسەپۆرتی بەریتانیمان هەیە کە قوربانین وەکو کامەران نەورۆز کە هەموو خەڵکێڵەدە هەموو کەس و کاری تێدا چۆ بەس بخۆی ماوە وەکو من کە قوربانیشیماویم گوێ لێمە کورتی کەیتەوە بۆی دکتۆر حەکیمیش وایە کاتی نەماوە کورتی دەکەمەوە ئێستا کورتی دەکەمەوە بۆی ئەمە چەند کەسێک کە ئەوروپین پاسەپۆرتی ئەوروپیمان بچین لە دادگایکی بەریتانیا هۆڵندی وە قوربانی ئەوەکەین بەڵام ئەوە مادەی پێویستە ئەمە ئەو مادەمان نەبوو یعنی ئیمکاناتی مە نەبوو و حکومەتی هەرێمیش نە حکومەتی عێراقیش بوو جێی تەرخان نەکردو بڵێین بۆ حیزبەکان هەیە بەس بۆ چالاکوانی مەدەنی نییە بۆی ئێمە ئەوە بکەین ئێمە لە نهایەتی قسەکەم بۆی کورد بێتەوە پێویستە چالاکوانانی مەدەنی خۆیان دەربێنن لە بەرگی حیزب بە خۆبەخش کار بکەین بۆ ئەوەی هەمومان پێکەوە نەک بۆی ناومان بزانن سەر کۆمار بمان بینە سەر وەزیر نە ئەوە هیچ نینە سەر کۆمار و سەر کۆزیر و حکومەتی هەرێموانە هیچ نین ئەوانە مۆزەف و کارمەندن لەسەر خوێنی مەدەژین دەبێ ئەمە هەموو ئەو حکومەتی هەرێم منداڵانی ئەنفال لێتان دەپارڕێمەوە ئەو حکومەتە ئەو نەوتە ئەو شتە هەمووی بەی خۆتان بزانن ئەوانەیە کە ئێستا خراپ بەکاری دێنن کە دەیدزن کە قوتی خەڵکی دەدزن ئەوانە بە مۆزەفێک تەماشاکەن ئەگەر باشیان ڕەنێو هێنا بڵێن باش ئەگەننا تەیدیان مەکەن دەنگیان مەدەنێ لایەن بن لە سەرکار چکاتێ ئەو مڵکە ئیمەیە ئەو خاکە خاکی مێ ئەمە بۆ جینۆساتکان لەبەروی خاکەکەمان پیت و بەرەکەتی تێدایە و وەختی خۆی کە خۆخوای گەورە کە نازان ئێوە بڕاتە پیانە کە نوح نەوا لێ پاڕاوە لەسەر کێوی جووت کەشتێوی نیشتەوە یعنی پیت و بەرەکەترین وڵات لە دنیا کوردستانە بەڵام ئێمە نەمانزانیوە بەرهەمەکەی ڕەنێو بینین ئێستا بۆتە زەهر و کیمیاوی هەر بە دووکەڵی نەوتەکەی ئێمە منداڵی ئەنفال تووشی سیل و سەرەتان بوون تکا دەکەم ئەمە بە یەک بگرین نەبەوەی ئەم حکومەتەی بڕوخێنین کاک فڵان بڕوها و کاک بێن نە بۆ ئەوەی کێسی خۆمان وەکو مرۆڤ وەکو نەتەوەی کورد بیگەێنینە نەتەوەگرتوەکان بیگەینە جیان بەس معلوماتی ئاخر معلوماتیش خالی باقسی کۆتاییش بۆ کاک دکتۆر حەکیم بەژێ بێڵین کەوکو نووسەرێک وەکوینێک بە دڵنیاییەوە ئەمە یەکەم بەرنامەمان نابێت دو ئاخیر بەرنامەشمان نابێت و دواتریش قسە لەسەر بەشەکانی ترەکەین ئێمە ویسمان پێش ئەنفال کە چواردەی چوارە و خەڵی گوێداری ئێوە بێ بەڕاستی ئێوە کە لە کاری جینۆساید و لە کاری ئەرفا لە کارتان کردووە و بەتابەتی دکتۆر حەکیم کە زیندانیە و کتێبێکی بابەتێکی لەوە خوێند نووسیوە من خوێندومەتەوە و زۆر بە جوانی دەستی خستۆتە سەر کۆمەڵی خاڵ لە زیندانە چۆن بۆ چۆن نەبووە کاک دکتۆر حەکیم قسە لەسەر بابەتەکە و قسە لەسەر قسەکانی کاک ئەحمەد و کاک خالید و ئەو پرسیارانەی تریش جەنابەت بە کورتی باسی بکەی زۆر سپاس دەکەین دەنگەکەت بکەرەوە دەنگەکەت ئەتوانین لە کۆتایە ئەوە بخێنە ڕووکە ئەنفال و کیمیاباران و کارەساتەکانی کورد نەبووەتە خەمی گشتی و هەمی گشتی و بە تایبەتیش وەکو بابەتێک کە کێشەی دەسەڵاتی سیاسی ئەمە ئێتر چۆن بتوانین ئەمە تێکشکێنین وەکو هاوڕێیان باسییان کردووە پێشتیش باسم کرد تەنها ئەساس بنەمەس پەروەردەیە و ڕەنگە هۆکارەکان بەشێکی خودی بن لەوەی کە ئەم کەیسانە نەبن بە کەیسی نێودەوڵەتی بۆچی چونکە دەوڵەتانی داگیرکرد ڕێگرن و ئاستەنگیەکەن بابەتە ئاساییە گرێبەستی کۆمپانیاکان نەوت بکەن کە لە ئەسڵا شەرعەتی یاسایی نێودەوڵەتیمان نییە بەڵام ڕێگریمان لێ دەکەن کە کەیسێکی ئەنفال و جینۆساید یا بابەتەکانی زیندان و ستەمکاریەکانی باس بۆینەرەوە کەواتە ئێمە بێ یەکەم ئەرکی ئێمە دوژمن ناسیە یعنی دوژمنەکانی خۆمان بناسین و بتوانین قۆدرات و مادەراتی کۆمەلگای کوردی لە ڕووی کۆمەلگاییەوە تەوزیف بکەین بکەینە هێزی قودرەتمەندی خۆمان بۆ دەربازبوون لەم دۆخە سیاسیە
و گرنگیدان بە مێژومان و بیزانین کە ترسی گەورە و سەرەکی ئیسا هاوڕێمان باسی جوودی کرد و چیا جوودی کرد ئەوان ترسیان بوونی ئێمە هەیە بۆیان بات دەکەن چونکە بوونی ئێمە نەفی ئەوان ناکەین ئەوان ناسڕینەوە دڵنیان لەوە بەڵام ئەوان بوونی وجودیان لەسەر جوگرافیای ئێمەیە بۆیە پێویستە ئێمە بەردەوام تون بین بەهێز بین هێز بین تو بین کار بۆ یەکێتی نەتەوەی بکەین چونکە بوونی ئێمە بوونێکی ئەسڵە هەر ئەو ترسە گەورەیە یعنی ئەنفال جینۆساید دەسیم دۆڵی زیلان بەرزانەکان هەموو ئەمانەی لە بازەی تەنانەت سینەمای عەموودا خستنەی خوێناوی یعنی دژبەری و ڕقەبەرەکان ترسی گەورەیە لە وجودی خۆیان بۆیە ئێمە وجودێکی گەورەمانەیە وەکو تاریخ وەکو بوون وەکو زمان وەکو کلتور ئەوان ویستی سەڕینەوە ئەمانەیە ئێمەیان ێکەواتەکەڵێن پەروەردە یەکێتی و یەکڕیزی نەتەوەی هۆکارە بۆ دەرچوونم دۆخە و خەولاندنی پەیامی ئەخلاقی و ئینسانیمان بەجیان سپاس بۆ ئێوە سپاسانەکەم کۆتایی گێڵم بۆ باڵمەتی ئەواڵمەتی دەنگی خۆ بکەرەوە gelek spas dikim ji bo hevalê hêja bi rastî gelek programê me baş bû lê kek hekîm dîsa dengê xwe problemê ew dengê me çîk nekir me hel nekir ama em gelekî ser ji jenosaytê şer komkujiya Kurd û Kurdistanê gerek em gelek bisekin yani ne yek bi yek meriv ne bi yek û yek komele jî di vê warê de ez dixwazim kek Zekeriya tişkî bipirsim ji bo komkujiya Kurdistanê gelê Kurdistanê em fal hûn zanin ne tenê ewilî em fal êdina jî heye berê wî Dêrsim heye Muhabat heye Qoçkirî heye Zîlan heye ez ji we re bêjim Amed heye Werenşar heye yani em gelek kenin serdemê komkujiya Kurd gelek tişta bêjin lê em çima nikanin mesela bi endamê hevalê keneke çima wa tiştek mezin pêk nanînin ki komkujiya Kurdistan li heverê dunyayê tiştek cuda ser bixwe akademîk însanê akademîk doktor mehendîs û însanê normal kek hekîm wa giş bi hev re tişkî wan nûh çê nakin ki mesela kanin film çêkin kanin derheqê bîde derheqê jenosayda filma çêkin Kurtasî programa çêkin ez bêjim bi gelê re bipeyvin yani dîtina kenekê de ev çi çi mijarê we heye kek Zekeriya سپاس خۆی کۆنگرێتەوەی کوردستان کاری جدی لە ڕووی ئەوە کردووە لە پێش هەموو حزبەکانی ترەوە و پەرلەمانی کوردستانەوە کۆنگرێتەوەی کوردستان کەنەکە 8 جەلسەی پەرلەمانی لە پەرلەمانی ئەوروپا بۆ قەزەی جینۆسایدی ئەنفال ئەنجام ماوەوە قسەوباسی لێوە کردووە بۆیە لە پەرلەمانی سوید لە پەرلەمانی نەرویج لە پەرلەمانی هۆڵندا و لە بەریتانیا خالد ئاگادارە کۆنگرێتەوەی کوردستان جدی لە قەزیەنەتەوە و نیشتیمانیەکان کردوێتەوە و هەتا شەخۆی بە خاوەنی ئەوانە زانێ بەڵام لە ڕووی ئەنفالەوە وەکو کاک ئەحمەد ئیشارەتی پێەیە باشووری کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمان جدی نیە لەسەر ئەوەی کە لەسەر ئەوەی کە ئەنفلیمی لەسەر بکرێ یا لە قەزیەکی نێودەوڵەتیا پیشان بدێ ئەوان بەلاواز قەزیەکە پیشان دەدەن بۆیە ببورن کۆنگرێتەوەی کوردستان بە ماڵی خۆی ئەزانەوە ئیشی جدیش لەسەرەوە دەکات بەڕاستی
او قال لك سباس بني هذالي هيجا ام نكا كانك براسي باش خبات دكي لي بورا قال كورت ام نيبه پر قال كورت ام نظام كانك چاوا خبات دكي چدكي ارمانجه كانك چيه قالك ام بروغرام کی صرف جبو ارمانجه كانك چيه ام سرويجي قالك ام پروغرامك باش چكن از باورم به هوال بەتەکی تا پێشی ئەمە وێ پرۆگرامە چێکن gelek spas dikim ji bo we peyvê we dawiyê bikasî exwazin çê bêjim bi deqek du deqe û em programa xwe bigrin programa me dirêj bû gelek من بەخوا Kerem. کاگە دکتۆر حەکیم جەناب بڕۆ دواکۆ کۆتا قسە بۆ کاگە ئەحمەد و خالید بەجێڵی لە کاتێکی کورتا قسەیەکی خۆیان حرمەت مێ خۆشەویستی مێ سڵاو ڕێز مێ سەرکەوتن gelek spas sersera sersava بەێ کێک کاگە ئەحمەد دەتوانی قسەیەک کۆتایی جەنابت بکەیت زۆر سپاس ئەرە وڵات دوو مەوزوع هەبوو ئەو کاکە قسەی لەسەری کرد یەکەم بۆی ڕوونکردنەوە تەنیا ڕوونکردنەوە بۆ زانیاری ئێوە ئێمە کە لە بواری جینۆسای دەکەین بەدەر لە هەموو حزبایەتی هەموو شتێک لە بەلاوە نین لەبەرەوەی وەک دۆسەیەکی جینۆسایدی گەلی کورد کارەکەین دەم باشوورە ناڵم تیانێ بەڵام ئێمە بەشێک بۆەوەی کە ئێستا کار لەسەر و جان بکەین مۆزوعی جینۆساید بەدەرە لە حزبایەتی بۆ زانیاریتان خاڵی دووەم تەنیا بۆ ڕوونکردنەوەی ئێوە ئێمە چەندین جار سەردانی ئەنجومەنی دادوەریمان کردووە لە کوردستانکەوەی کە نازام ناوی لە بیر و ببوورە کە ئەڵێ واز لە حکوومەتی هەرێمی کوردستانی هەرێمێکی بچووکە بۆ زانیاری تۆ دادگای باڵای تاوانەکان داوای ئەو 258 تۆمەتبارەی کرد لە کوردستان و بۆ ئەوەی ئەوانەی عێراقیش بدرێنە دادگا ئەمەی لە کوردستان بوو یەکێتی و پارتی کە وەک حزب بۆیە ناوێن ئەبم ئێستا دەسەڵاتداری کوردستانن ڕێگەیان نەدا و ئێمە چوونە ئەنجومەنی دادوەری بە نەسی کاک ئەحمەد زوبێر کە سەرۆکی ئەنجومەنی دادوەری کوردستانە وتی من نامەی گرتنەکان تەعمەن لای من ئەو نسخانە هەیە نامەی گرتنەکانم و بڕیارەکانی دادگا ئەنێرم بۆ شورتەوە بۆ ئاسایش بەڵام بەداخەوە بڕیارەکەی حزب ڕەفزێکە یعنی حزبەکان ڕێگە نادەن ئەمە بەدەستی خۆمان بڕیاری گرتنمان هێنایە ئەم بەڕێوەبەرایەتی پۆلیسی گەرمیان و دادگای گەرمیان و سەرۆکایەتی داواکاری گشتی گەرمیان و بردومانەتە سلێمانی و بردومانتە زۆر جێکە بەڵام لە دوای ئەوە قرارێکی حزب دێر ڕەفزێکاڵە ڕێگە نادەین ئەو کەسانە بگیرێن ئەمە کێشەکانی ئێمە کاکە مەوزوعەکە لەوە نییە کە ئێمە ئەمانە هێمان بکەین پێویستە ئەمان ئێمە ئەو ئەرکانەی کە لە کوردستان ئەو تۆمەتبارانە هێن تەسلیم بە دادگا بکەن بۆی ڕێکارەکانی دادگایکردنەکە دەست پێ بکە ئەمان ئەرقەلەن و من لە کۆتایی شاڵێم دەستخۆشیتان لێکەم بەڕاستی ئەم جۆرە بەرنامانە جێگای خۆیەتی و هەر کەسێک من وەکو کەسوکاری قوربانی قساکەم هەر کەسێک ئیش لە بواری جینۆسای دەکا بۆ قەزەی کورد ئەکید ئێمن کە چۆن کەسوکارەکانم خوشک و براکانمان ئەنفال کراوە کەسێکە لە ئێمە معنای وانی ئەم قەزەیە قورس نییە ئەرکمان زۆر لەسەر و زۆریش قورسە بەرامبەر بە قەزەیەکی گەورە وەستاوین بەڵام پێویستە هەمووان دەست لە ناو دەست کار بکەین خەڵکانی نیشتیمان پەروەر خەڵکانی دڵسۆز بۆی خزمەت بۆ دۆسیە بکەین و قەزێ بگەینە ئەنجام منیش ئەڵێم دۆسەی جینۆساید لەبیر ناکرێ ئێمەش بڕۆین دوای ئێمە هەرکاری لەسەرەکرێ لە بەرەوەی کۆمەڵکوژی گەلی کورد چ بە کیمیاباران چی بە گۆڕە بە کۆمەڵەکان شایەتی بۆ مێژوو ئێمە ئەدەن کە چی خیانەتی سەرکردایەتی کوردیمان هەبووە چی دوژمنایەتی ناسیۆنالیستی عەرەب و تورک و فارسمانە بووە زۆر سپاس gelek em gelek spas dikin kerem keko دەنگەکەت بکەرەوە کا خالید دەنگی تۆ نایە بەڵێ من لە کۆتایی قسەکانم دەمەوێت دەستخۆشانە لە هەبازەکەرا باڵمەتیم بکەم و لەو تەلەڤیزیۆنەکەتان لە هەمووی و داوا دەکەم کە
بە بەرنمەیەک و دوو بەرنامە و سێ بەرنامە لێ مەگەڕن بۆ هەموو مناسەباتەکان بەرنامە سازکەن و خەڵکی ئەکادمی شارەزا بانکەن و ئەرشیفیشکەن ئەمەیە دوو ئەمن دەمەوێت دوایە باسی کەنەکە بکەم چوو کاتی ناموێت لەو بەرنمەیە وەختەکە بێ چکاشنەوە ساڵ لەوێ بۆ خۆم لە بەشی مافی مرۆڤ کارم کردووە ئێستا هەڵبەتا لەوێ کار ناکەم دەمەوێت دوای ڕوونکردنەوەتان دەمێت کە دەبێت چ بکەین ئەم کێشەیە کێشەی نەتەوەیە دەبێت ئێمە پەروەردەی نەتەوەیی پەروەردەی کەساتی بنیادنانەوەی کەساتی مرۆڤی کورد لە ژێرەوە بنیاد نینەوە کە خۆی بناسێ خاکی خۆی بناسێ وڵاتی خۆی بناسێ هەستی ینی ئایدنتیتی تێدا مۆجود بێ ئەمن نامەوێت بڵێم نەتەوەیی چکاتی نەتەوەی عەرەب پێشانیدا سەددام تعسوبی قومی چەند خراپە یا تورکیا یا قومەکانی دیکە و لێنینش نەزەرێکی دەڵێت تعسوبی القومی عار للبەشەر ینی تعسوبێتەوەیە بەڵام من ئێستا کە دیفاع لە کوورد دەکەم دیفاع لە هەڵەبجە دەکەم لە قەڵازێ دەکەم لە گەرمیان دەکەم نە لە تعسوبی قومیە لەوەیە کە میلەتێکی مەزڵوم ژینۆساید دەکرێت هەموو ڕۆژێ بەش دەکرێت مافی پێنادەن وەکو بەشەر بژیە لەسەر خاکی خۆی ئەمە دیفاع لە مەزڵومە دەکەینەوە بێژین کوردێک نەجیبترە لە عەرەبێک یا لە تورکێک نە ئەوە نییە ئەمە وافان ناکەینەوە بیر ناکەینەوە وا بیر دەکەینەوە کە دەبێت ئێمەی کورد ئێمە جینۆساید کراوان ئێمە قوربانیان کە ئێستا خاکی مەدابەست کراوە ئێمە بە دوور لە هەموو شتەکان شانازی بکەین بە نەتەوەی خۆمان ئەگە هەر دینەکەین هەر قومێتێکی ناچێکی خاکی کوردستانمان لە هەمووی لا پیرۆز بێ و ئەمە سپاسیەوە دەکەم و ئامادە ئالیکاریە لەسەر ژینۆساید لەسەر ئەوەی و پێشنیارەوە دەکەم کە 24 بەرنمەیەکی بۆ مە سازکەن کە یادی هەم ئەنفال جینۆسایدی ئەرمەنیانە لە تورکای هەم جینۆسایدی زانکۆی سلێمانیە لە قەڵاتزێر زۆر سپاسی دەم باش gelek spas kekê zekeriyatî bi kurtasî xatirê xwe ji temaşvana bêj û em programa xwe îro dawî bînin li demê pêşî em ê li her çar parçeyê Kurdistan bin ev televizyona Kurdî Kurdistaniyê em ê giş bi we re bin hûnê jî bi me re bin em ê mîvanê mala we bin hûnê jî mîvanê dilê me bin em dixwazin hemû Partiyê Kurdistan Rêxistanê Kurdistan Pêşmerge gerîla û kesayekî bi swîlî şer dikin giş bi hev re bin bi hev re ji bo Enfalê ji bo Dêrsimê ji bo Maraşê ji bo Sîwasê ji bo hemû deverê Kurdistanekê qatliam û jenosayd çêbûyî bi wî re bi hev re xebatê bikin binê ez soranî hêdî fêrê bim hêdî min bi soranî delim hûnê jî bi Kurdî bidelin Kurdistan yek parçeyî erê dewletê dagirkir mekirinê çar perçe lê ruhê me dilê me hebûna û jiyana Kurd û Kurdistaniyê kek zekî kerem ki em programa xwe bigirin زۆر سپاس بۆ جەنابێت بە تەلەڤیزۆنی میتینی تیڤ لە وڵاتی کەنەدا بۆ گوێگرانمان بۆ بیسەرانمان و بۆ کامڕۆ قەزەی ئەنفالمان باس کرد و زۆر سپاسی ئێوە کەم کە ئێوەمان ماندوو کرد چ لە پێم وایە باشووری کوردستان لێسە درەنگە لە وڵاتەکانی تریش دیارە بۆ کاتی خۆتان کرد و یاتان بە تەلەڤیزۆنە کرد بە دڵنیایەوە کا خالی دەما ئەوەڵ بەرنامە و ئاخر بەرنامە نابێ و قسەی جدی تریشمانە بێت لە بابەت و خواستەکانی تر زۆر سپاس بۆ ئێوە شەوتان شاد ڕۆژێکی خۆش demek de başta bi dostadî bi hevalî bi rêberî